پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کاتێک لە پردی سیڕات ئەهلی بەهەشت دەپەڕنەوە دەچنە بەهەشت دەڵێن ربنا إخواننا كانوا يصلون معنا ويصومون معنا أي پەروەردگار ئێمە برایانێکمان هەبوو لەگەڵ ئێمە نوێژیان دەکرد لەگەڵ ئێمە ڕۆژوویان دەگرت ويعملون معنا چاکەیان دەکرد لەگەڵ ئێمە بەڵام ئێستا نایان بینین ئەو برایانەمان نابینین لەکوێن دەمانەوێت ئەو برایانە لە بەهەشتش لەگەڵمان بن پەروەردگار پێیان دەفەرمێ اذهبوا فمن وجدتم في قلبه مثقال دينار لروايتك تر مثقال ذرة فرموي پەروەردگار پێیان دەفەرمێت دەبڕۆن ئەگەر هەر برایەک لەو برایانەتان مثقال ذڕەیەک ئیمان چاکە خەیر لە دڵتاندا بینیتان ئەوە فأخرجوه دەریان بێنن لە جەهەنەم سبحان الله کەس نەڵێ وەڵام مادام وایە هەر دڵت چاک بێت تەواو حەدیسەکە دەفەرمێ چاکەیان دەکرد لەگەڵمان ڕۆژوویان دەگرت لەگەڵمان فەرمووی بڕۆن براکانتان بیان بیننەوە دەریان بێنن لە جەهەنەم دەزانن ئیمامی حەسەنی بەسری دەیفەرموو چووی دەیفەرموو با هاوڕێی ئیماندارتان زۆر بێت لەبەرەوەی لە ڕۆژی قیامە شەفاعەتتان بۆ دەکەن چاوێک بە هاوڕەکانت دابەخشێنەوە بزانە چییە هاوڕێتە برای خۆ بزانن لەو کەسانەیەکەوە کە بچێتە بەهەشتیش تۆ لەبیر ناکا و داوا دەکات خوایە با براکەشم بێتە بەهەشتەوە بزانن لەو کەسانەیە جا ئیمامی ابن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو لە قەولێکیدا بە هاوڵەکانی دەفەرموو دەیفەرموو ئەگەر ئێوە چوونە بەهەشتەوە منتان لە بەهەشت نەبینی بە دوامدا بگەڕێن دەیفەرموو بە دوامدا بگەڕێن و بڵێن پەروەردگار فڵان عەبدە هەبوو لە دنیا تۆی بەبیر ئێمە دەهێنایەوە باسی تۆی بۆ ئێمە دەکرد بۆ ئەوەی پەروەردگار ڕەحم و بەزەیی بە مندا بێتەوە و لە جەهەنەم دەرم بێنێ جا دەفەرمێ ئیمامی ابن الجەوزی دەستی کرد بە گریان ڕەحمەتی خوای لێبێ کاتێک ئەمەی وت با برادری باشمان با هەبێ برادری ئیماندارمان با هەبێ ئەگەر ئێمەتان نەبینی لە بەهەشت بگەڕن بە دواماندا بڵێن پەروەردگار ئەو عەبدەت لە دنیا توی بەبیر ئێمە دەهێنایەوە باسی توی بۆ ئێمە دەکرد ئەوە بەس ئیماندارە کەوا بەهانامانەوە دی ئاوای براکەنم بەس ئیماندارە کەوا لە بەهەشتیشدا تۆ لەبیر ناکات